بوویە نوێژ لای ئێمە نەقەت فەرز نەبووە و نەقەتیش ئیلزام کراوە تێیدا نێشتیوە بەڵکو ئەرکێکە کارێکە بۆ خۆتی دەکەی ئێمەش پێی دەڵێن مانترا لای ئێمە مانترا دەکەین مانترا یعنی لە ژێر لێوەوە دوعا بۆ خۆت دەکەیت و دوعا بۆیت ئەنجا بۆیە دەبینی ئێمە حەجمان نییە چونکە حەج پەیوەندی بە قانزاجێکی شخصیەوە هەیە بۆ تۆ بۆ من نییە ئێمە زیاتر باسی کار دەکەین لە ناو کۆمەلگایەکدا سوودمان بۆ کۆمەلگاکەمان هەبێ ئەو کاتەی من کارێکی باش دەکەم سوودی بۆ کۆمەلگاکەم هەیە ئەو باشیە بەرمنیش دەکەوێتەوە بۆ خۆشم دەگەڕێتەوە ئەو کاتەی کە من چالاکم لە دروستکردنی قوتابخانەیەکدا منداڵی منیش لەو قوتابخانەیە دەخوێنن ئەو کاتێک کە من چالاکم لە دروستکردنی ڕێگایەکدا منداڵی منیش استراحەت دەکەن بەسەر ئەو ڕێگایەدا بڕۆن و بەو شێوەیە ئێمە بیر دەکەینەوە بۆیە وەکو باسم کرد ئێمە لە هیچ کاتێکدا پەرزگامان بۆ خوددا دروست نەکردووە چونکە خوددا پێویستی بە پەرزگا نییە بەڵام دەبینین لە مێژووی ئێمەدا شتێک هەیە پێیان گوتووە مزگەت مزگەت یعنی خانەی ژیری ئەوەی ئێمە پێی دەڵێن مزگەوت ئێستا و پاشان وشەی مزگەوت بۆتە مشکێ و مەشکی و مەسجدی عەرەبیش لە مزگەتی کوردی هاتووە لە مزگەتە جێگای خوێندن بووە ئێمە سمبۆلێکی کوردی زۆر گەورەمان هەیە کە ژمارە حەوتە وەکو دەبینن ئەو حەوت مۆمانە حەوت مۆمە وەکو دەبینن ئەو ئەستێرەیە حەوت سەری هەیە پاشان باسی ئەو حەوتە دەکەین مزگەوت جێگای حەوت عەلم بووە مەلا پێش هاتنی ئیسلام ئێمە وشەی مەلامان هەبووە ئێستاش لە ناو زەردەشتیەکانە بە یەکێکی خوێندەوار دەڵێن مەلا لە ناو کوردی کۆنیشدا کە چوونەتە مزگەوت حەوت عەلمیان خوێندووە کە حەوت عەلمەکە تەواو بووە دەبینی بووە بە شاعیر نەبووە بە لە مزگەوت ڕاوەستێ و خەڵک بە دوایان نوێش بکە یعنی ئەو مزگەوتە هەتا سەدەکانی هەزارەکان بەو شێوەیە بەکار هاتووە کە ئێمە پێش ئیسلام بەکارمان هێناوە کە پێی دەڵێن دارالحیکمە یا دارالعلم بەداخەوە ئەمڕۆ شێواز گۆڕاوە جێگای علم و معریفەت نییە کەس ناچێت لەوێ بخوێنێ قوتابخانە بووە بۆ ئێمە قوتابخانە بووە لە دەبستانەوە دەستی پێکردووە تا حەوت عەلم تەواو بووە و دەبستانیش دەب بە سۆمەری یعنی خەتوستان بە پاشان بە کوردی کۆنتر یعنی جێگای یعنی جێگای نووسین لێ چوین لێ فێرە نووسین بووین و فێرە خەت بووین و کارمان بەڕێ کردووە ئەو کەواتە ئێمە خانومان دروست نەکردووە بۆ خوددا بچینتیایە بپەرستین بەڵام خانومان دروست کردووە بۆ ئامۆژگاریەکانی کە دەڵێ بڕۆ فێرە عیلم بە بڕۆ فێرە معریفەت بە کە پێمان دەڵێت تۆ هەتا زیاتر ڕۆشنبیرتر بی بڕیارەکانت لە چاکە نزیکتر دەبنەوە ئەوش ئەوە وابزانم لەبارەی زەردەشتێتەوە تۆزێکی هەڵدەگرین بۆ پرسیارەکانی ئێوە بەشەکانی کەمان چی بوو کە باشی چیمان کرد بگەینە کۆتاییەکان خێر هەر چۆنێ بێ وابزانم دەگەینە بەشەکانی دواوەی کە باسی کۆتایی زەردەشتێتان بۆ بکەم ئەلبەتە زەردەشتێت لە ناو کوردە لە کوردستاندا هەتاکو ناوەندی سەردەمی عەباسیەکان مابوو و بە کوشتنی مسموغان یعنی پاپای موغەکان گەورەی موغەکان کە پێگەی سنتەری ئەو دەمەیان شاری ڕێی بوو کە ئێستا نزیکتارانە بەڵام بەو وەختە هێشتا هەمووی سەر بە مەمادەکان بوو لەوێ کوشتیان ئیتر پرژ و بڵاوەیی لە ناو زەردەشتیەکاندا پەیدا بوو ئێمە سیستێمی پیرانەمان هەیە پیر دەستوری هەبوو دەستور مسموغانی هەبوو و بەو شێوە یعنی هینێک هەبوو مەرجعیەتێک کە پەیوەندی پێوە بکەن ئەو ئیتر وای لێ هات هەر پیرە لە ناوچەی خۆی و لە جێگای خۆی ئەوانەی بەردەوامیان بە ئەم ئاینە کۆنە و ئەمڕۆتە کۆنەدا بە شێوەیەکی ئازادەتر دەیانتوانی بیگونجێنن لەگەڵ
ئەو بارانوێی کە هاتوو بەسەر باڵە سیاسی و دینەی کە باڵی بەسەر کوردستاندا کشاند و لە ئەنجامی ئەوەدا کۆمەڵێ ڕەوتی پیرایەتی پەیدا بوو کە خۆشبەختانە ئەمڕۆژ بەشێکیان لەناو بەشێکیان لە کوردستاندا ماون. کە دەگەڕینەوە بۆ سەرەتای هاتنی عەرەبەکان، ئەگەر تەمەشای شەڕەکان بکەین کە لە سەردەمی ساسانیدا ڕوویداوە، ئەلبەتە پێشەوە دەبێ بزانین کە زۆر بە ئاسانی ڕووخاندنی ئیمپراتۆریەتی ساسانی و ڕۆمانی ئەو وەختە وەکو مێژووی نووسان باسی دەکەن، دەڵێن ئەم دوو ئیمپراتۆریەتە یەکتریان شەکەت کردبوو، هیچیان بە یەکتری نەهێشت بوو، بۆیە کارەکەت کاری داگیرکردنەکە لەباری ئەرتەشیەوە ئاسانتر بوو. دوم ئەم دوو ئیمپراتۆریەتە کە قوارەکەیان گەورە بوو ئێستا کە ئەو وەختە هەتا هەند سەر بە دەوڵەتی ساسانی بووە، هەتاکو ئەو بەشەی ئەمڕۆ ینی بە تورکیاوە هەتا ئەو بەشەی بەرامبەر بە یۆنان چۆی پێڵێن نا ئەوی هێرۆدۆتی لێوە هاتووە کاکە بیلال، یعنی لیدیا، ئێمە بە کوردی کۆم پێمانەوتن میدیا و لیدیا لە لیدیا یعنی ئەو دەما لیدیاش بەشێک بووە لە دەوڵەتی ساسانی، دەوڵەتێکی زۆر گەورە بووە، ئەم دەوڵەتە پێی نەکراوە لەشکر لە هەندەوە بگوازێتەوە بۆ لیدیا و هەروەها ئیمپراتۆریەتی ڕۆمانی شەمان کێشەی هەبووە، وەکو باسی دەکەن یەکێ لە هۆیە سەرەکیەکانە. ئەوجا باشە زەردەشتێت بۆ توایەوە ئەم خەڵکە بۆ زۆر بوو بە هین. لێرە چەند هۆیەک هەیە، ئەمان دەتان هێنمەوە سەردەمی ئیمام عەلی لە کتێبی چی پێ دەڵێن سیرەت و عەلیدا باسی ئەو سەردەما تۆزێ بە چاچی کراوە، یعنی خراپ نییە بۆ ئەوانەی حەز دەکەن سەردەمی ئیمام عەلی بخوێنەوە کە دێتە کوفە. ئەلبەتە دەزانن ئیمام عەلی کە چوارەم خەلیفەی ئیسلام بووە، خەلیفە سەرەتاییەکان، پێگەی دەوڵەتی ئیسلامی، پایتەختی دەوڵەتی ئیسلامی دەگوازێتەوە لە نیمچە دورگەی عەرەبیەوە لە مەدینەوە بۆ کوفە. لێرەدا باسی دەکەن باشە بۆ هاتە کوفە، دەڵێ بە عەرەبی دەڵێ لأن 80% من ئەهلی کوفە من المەوالی، لەبەر ئەوەی 80% خەڵکی کوفە مەوالین. مەوالی چێن؟ ئەو کوردەی بووە بە ئیسلام پێیان گوتووە مەوالی، ئەو خەڵکەی کە دەبوو بە ئیسلام ئەو وەختە عەرەب نەبوو پێیان دەگوو مەوالی. یعنی عەلی کە هاتووەتە کوفە کە چوارەم خەلیفەی ئیسلامە، هێشتا 80% کوفە عەرەب نەبووە و دێ لە ناو ئەوانەدا وردە وردە لەشکر دروست دەکات و دوایی لەگەڵ نەوەکانی عوسمان تووشی شەڕ دەبن و تووشی پێکدادان دەبن و معرەکەی جەمەل و معرەکەین. بەڵام لەشکری عەلی ئەوانەی کە پێیان دەڵێن شیعەت و عەلی، هەموو لەشکری عەلی شیعەی عەلی یەکەم شیعەی دنیا کە پشتی عەلیان گرتووە ئەو مەوالیانن، ئەو کوردانن. ئەمە پیشان دەمانگەڕێنێتەوە بگرن باشە بۆ ئەمانە یەکسەر پشتی عەلیان گرت، بۆ وای لێ هات. هەر لە سیرەت و عەلیدا باسی دەکات، دەڵێ زەمانی عەرەب کە هاتن، یەک ئەوەی نەبوو بۆیە بە مسلمان بووی نەبوو خاوەنی عەرز بێ. ئەمەش خەڵکێکی جوتیارین، پارچە عەرزێکمان هەیە پێی دەژین، خەڵک پەلەی بوو دەبوو بە ئیسلام، دەیگۆ قەیناکە دەبم بە ئیسلام. مەسیحیەکان و جوولەکەکان بۆیان هەبوو جزیە بدەن، ئێمە بۆمان نەبوو جزیە بدەین. کە دەبووی بە مەوالی، کە دەبووی بە پێیان نەدەگوتی مسلمان، پێیان دەگوت تابعی ئیسلام، یعنی من المەوالی، یعنی سەر بە ئیسلام. مەوالی بۆی نەبوو لەسەر سفرەیەک لەگەڵ عەرەب دانیشێنان بخوا، مەوالی بۆی نەبوو سواری ئەسب بێ، بۆی هەبوو سواری کەر بێ. مەوالی بۆی نەبوو لە جادەدا لەسەر جادەکە ئەڕۆی پێشی عەرەبێک بکەویتەوە، ئەدەبوایە لە پشتەوەی بڕوە. مەوالی بۆی نەبوو شمشێر هەڵگرێ، شیر هەڵگرێ، بۆی هەبوو خەنجەر هەڵگرێ. کە دێین ئەو مێژوێ دەخوێنێەوە دەبین ئەمە سەدەها شۆڕشمان بە تێڵا کردووە، بەدار شەڕمان کردووە، بەرامبەر بە ئەسپ و بە شمشێر و بە تیر و بە تیر و کەوان بەدار شەڕمان کردووە.
يعني ئەوە نییە مێژووی ئێمە کۆمەڵێ هۆزی عەرەبی لێوەوە هاتبن و ئیتر ئێمە هەمومان بووین بە سەر بۆ عارەبانە و هەوڵمان نەدابێ و هیچمان نەکرد نەخێر بەداخەوە مێژوویەکی فرەفرە گەلە خوێناویمان هەیە. ئەجا کە ئێمە بیر لەوە دەکەینەوە ئەو مەوالیانە چۆن ژیاون علی کە دێتە کوفە دەڵێ لا فەرق بەین عەرەبی ومەولا من مەوالی یعنی فەرقی عەرەب و مەوالی ناهێڵێ ئیتر بەوە کەسبی لایەنی مەوالیەکان دەکا و لە دەڵێن لەو وەختەوەیە کە شیعەت و عەلی پەیدا بووە و بۆیەش ئێمە هەتا ئەمڕۆ خەڵکێکمان هەیە پێیان دەڵێن عەلەوی چونکە ئەو خۆشەویستی بۆ عەلی پەیدا بوو لەجا عەلی لەناو کووردا خۆشەویستە تا حەسەن و حوسێن کوڕیشی لەناو ئێمەدا هەم وەکو ناو و هەم وەکو خۆشەویستیان زۆر چونکە ئێمە ئەوەمان لە عەلیدی عەلی هەوڵیدا هەمومان یەکسان بکە بەڵام هۆزە عەرەبیەکان بە تایبەتی ئەو هۆزە عەرەبیانەی کە خزمایەتیان لەگەڵ بەنی ئومەیەیە هەبوو یعنی ئەو دەوڵەتی و ئەمەویەی پاشان هات ئەوانە زۆر ڕق بوون دش بەو مەوالیە دش بەو کوردانەی کە ببوون بە هێن و عنسرێتێکی تەواویان دەنواند بۆیە لە سەردەمی ئەمەویەکاندا کۆمەڵێ شۆڕشی کورد دەبینی کۆمەڵێ شۆڕش ناوم لێ ناوە شۆڕشی تێڵاکان هەتا وردە وردە زەمانە دێ دەگەینە سەردەمی ئەبوو مسلمی خوراسانی لەوێدا مسموغان فەرمان دەدا ناوچەی خوراسان ئەو وەختە هێشتا دەڵێ 50 دەی زەردەشتی تیا بووە مسموغان گەورەی زەردەشتیەکان فەرمان دەدا دەڵێ هەموو زەردەشتی دەبێ بچێتە لەشکری ئەبوو مسلمی خوراسانیەوە یعنی ئەو لەشکرە گەورەی ئەبوو مسلمی خوراسانی دروستی کرد هێشتا بەشێکی زۆر گەورەی کوردی زەردەشتی لەگەڵ بووە یعنی تا وەختە زەردەشتی ماوە و پاشان ئەبوو مسلم سەردەکەوێت لە دروستکردنی دەوڵەتی عەباسیدا و ئاڵای دەوڵەتی عەباسی دەتاتە نەوەکانی عەباس و پاشان نەوەکانی عەباس دەیکوژن و شعرێکیشی لەسەر دەنووسن دەڵێن باوکەکانت کورد بوون سەگ بوون ئەو شعرەش ماوە خۆشبەختانە من دەتوانین بخوێنینەوە بزانین چۆن هەڵس و کەوتیان لەگەڵ کردووە و ئیتر ئەم کارە بەردەوام دەبێ هەتا سەردەمی هارون ڕەشید و هەموو دوور نیێوان مێژویان خوێن بێتەوە باس و خواسی بنەماڵەی بەرامێکیان بیست بێ لە سەردەمی عەباسیەکاندا و لەوێشەوە عەباسیەکانی تر قڕ زەردەشتێت قڕی تێدەکەوێ و دەکوژرێن و سەر دەبڕێن و قەدەخە دەکرێت و کۆمەڵێکی زۆریان ڕوو دەکەن بەرەو هەندەچن و ئەمڕۆ پێیان دەڵێن پارسەکان لە هەند ئەمە سەردەمی کۆتایی زەردەشتێت بەڵام لەم کۆتایی زەردەشتێدا ئێمە بەرهەمێکی شتێکی زۆر چاکەیە کە باسی بکەین ئەو کتێبەی کە ئێمە هەمانە کە پێی دەڵێن ئاڤێستا لە شاری بەغدا نووسراوەتەوە یعنی بەرهەمی کوردستانی کۆنا بەرهەمی هیچ شوێنێکی نییە ئەوە لە سەدەی بینی 7 و 9 نووسراوەتەوە لە کوردستانە کۆیان کردوتەوە ئەوەی پێی دەڵێن شایست و ناشایست پێی دەڵێن ڤیندیداد کتابی شریعەتی موغانە ئەوانە هەمووی بەرهەمی باشووری کوردستانن با یەک زەڕە نەکەوتووەتە ئێران نووسینەوەی فەرهەنگی ئێمە لە بەغدایە بووە ئەوە زۆر گرنگە بۆ مێژوو کێ باسی دەکا بڵێ ئەمانە لە بەرهەمی بەغدان کێ نووسیوێتی ئەم کتێبانەمان لە بەغدا هێناوە یەکێ لە کتێبەکانی هەمانە شتێکی خۆشتا بۆ باسکە بوو ناوی خودایی کنامەیە خدا من وەکو پێم وتر لای ئێمە لە زمانی کۆندا خدا یعنی خودان یعنی خاوەن یعنی مەلیک بۆیە ئێمە بە مەزدامان قەت نەگوتووە خدا پێی دەڵێن ئافریدگار یا دەڵێن مەزدا چکە وشەی خدا لای ئێمە بە شێوەیەکی کە بەکار هاتووە خودایی کنامە یعنی چیرۆکی خوداکان چیرۆکی مەلیکەکان ئەم کتابە چیرۆکی مەلیکەکانی ساسانی تێدایە ئەم خودایی کنامەیە دوایی لەلایەن ئەبن المقەفەعەوە وەردەگێڕێ بۆ تاریخ ملوک العەجەم دەیکەن بە عەرەبی دوایی ئەم تاریخ ملوک العەجەم لە عەرەبیەوە فردەوسی وەری دەگێڕێ پێی دەڵێن شاهنامە یعنی نامەی شایەکان ئەمڕۆ فارس بگرە لە دنیادا چێ دەیگری دەڵێ ئێمە شاهنامەمان هەیە دەڵێ ئێمە شاهنامەمان هەیە نەکەس بیر دەکاتەوە یەک شاهنامە لە عەرەبیەوە هاتووە لە تاریخ ملوک العەجەمەوە هاتووە هیچ ماوە ئەمانە ماون کتێبەکان و کەسیش بیر ناکاتەوە کە تاریخ ملوک العەجەم لە خودایەک نامەی ئێمەوە هاتووەتەوە ئەمە یە فەوتان لە مێژوودا
و لەوەش نەکبەتتر ئێمە خۆمان بەدوای نەکەوتوین کەسمان نەیگوتووە پور داود بۆ من باز دەکا نووسری فارس بۆ من باز دەکا دەڵێ ئەمە کوتابی خودایەک نامەیە فلان کەس وەری جێراوە بۆ فلان کەس و فلان کەسیش کردوێتی بە فلان کەس ئەمما لە ناو ئێمەی کوردە باو نییە شانامە بە یەکێ لە بەرهەمە شێعریەکانی مەزنی دنیادا دەنێن بەڵام بە یەکێ بڵێ کاکەوە وەرجێردراوە لەوە هەتا لە بوارە ئەکادیمیەکاندا ئەمڕۆ کە باسی شانامە دەکرێت ڕخنەیەکی زۆری لێ دەگیرێ چونکە بە زەوقی خۆی ناوی گۆڕیوە ئەوەش کێشەیەکی گەورەیە بە زەوقی خۆی ناوی گۆڕیوە بەڵێ ئەنجا ئەم باسێکمان لەبێت چولەوە دەست هەڵگرین بچینەوە سەر بە کوردی باسی جژنی کوردیتان بۆ بکەم هەتا هینی بکەن ئێمە جژنی کوردی کۆن چوار جژنە پێی دەڵێن لە خەوهەستانەوە تا نووسن جژنەکانمان هەمووی پەیوەندی بە خۆرەوە هەیە پەیوەندی بە بەرهەم و بەرهەمی کشت و کاڵیمانەوە هەیە ئێمە ئەمڕۆ کە لێرە کۆبووینەتەوە لە هەندێک شوێن پێی دەڵێن شەوی یەڵدا وشەی یەڵدا وشەیەکی سریانیە بە واتای زاین کەواتە بە کوردی شەوی زاینە بەڵام زاینی چی؟ و هەروەها پێی دەڵێن شەوی چلە چونکە لە کوردی کۆندا هەموو جژنەکان لە چلەدا ڕوویداوە چلەی زستان چلەی هاوین چلەی بەهار چلەی ئەوە ئاوا بووە و بۆیش ئێمە ئەمڕۆ کە کەسێکمان دەمرێ لە چلەدا دەبێت ناخۆشی تەواو بێ دەبێت دیسان خۆشی دەست پێ بکاتەوە یعنی وشەی چلە لای ئێمە پەیوەستێکی زۆر گرنگی بە خۆشی و جژنەوە پەیدا کردووە بۆیە خەم خواردن هەتا چلەیە لە چلە بە پاشەوە دەبێت ژیان بگەڕێتەوە هەموو چلەیە بەڵێ هەموو هینەکان دروستە بێتەوە هەر چۆنێ بێ ئەم شەو لە مێژووی ئێمەدا 21 دیسەمبەر درێژترین شەوە بۆ ئێمەی زەردەشتی بۆ ئێمەی میترایی بۆ ئێمەی زیروانی یعنی ڕۆژەکەم یعنی خۆرەکەم یعنی ڕووناکیەکەم لەو پەڕی کزیدایە یعنی ئەم تاریکیە خەریکە زەڵ دەبێ بەسەرما بۆیە ئێمە ئەم شەوە کۆ دەبینەوە دەبێت یارمەتی ڕووناکی بدەین مۆمدا دەگرسێنین دنیا ڕووناک دەکەینەوە شەوەکە ئەم شەوە ناخۆشە دەبێت خۆشی تا دروستکەین بۆیە بە شعر و مۆسیقا و گۆرانی بەسەری دەبین ئەم شاری و شەوە تاریکە ڕوون دەکەینەوە ئەوە لەوە هاتۆی مەشەوی تاریک ڕوون دەکەینەوە کێشەکە لێرەدا ئەم شەوە تاریکە زۆر بەهێزە دەگەیتە 22 و 23 مانگی شێش تا شەوەکە بەهێزە ئەوجا دەڵێن لە بینی 24 و 25دا بە چرکە گۆڕانێک پەیدا دەبێ بە چرکە ئەو چرکەیە بۆ ئێمە زاینە ئەو چرکەیە بۆ ئێمە زاینە بەڵام زاینی چییە چی لەدایک دەبێ ئێمە باسی میتراییزمان کرد خودای خۆر ئەو ڕۆژە ئەو چرکەیە ئێمە پێی دەڵێن لەدایکبوونی مهر لەدایکبوونی میترا بۆیە میهرەبانی دەست پێ دەکاتەوە ڕۆژێکی میهرەبانیە ڕۆژێک کە دەچی خێر و خێرات دەکەی دەچی یارمەتی فەقیر دەدەی ئەو خێر و خێراتە ئەمڕۆ پێی دەڵێن هین سانتا کلۆز دەچێت لە فەقیرەکان شت کۆ دەکاتەوە و دەیهێنێ و بڵاوی دەکاتەوە کاک بیلال خەڵکی دەرسیمە ئەمڕۆ لە دەرسیمە ئەو دەستورە کۆنەی کە هەبوو ماوە لە ئێوارەکەیدا پیاوێک جلی سوور لەبەر دەکا پشتێنی سپی دەبەستێ ڕیشی سپیە کلااوێک تەقیەیەکی سووری کەچی لەسەر دەکەن بە دەستوری گوتی لولەکانی کلااوەکە تۆ بێت تۆ زێلار بێ چونکە کلاوی میترا لارە ژنێکیشی لەگەڵە پیاوەکە پێی دەڵێن ئەمڕۆ نازانم کۆنچیان پێوتووە بەڵام ئەمڕۆ لە دەرسیم پێی دەڵێن کاڵ کوندر کاڵ بە کرمانجی ینی پیر کوندر یعنی کوولەکە کودوو یعنی کوولەک چکە خۆی قەڵەوە کە ئاوای لێە هەڵێ کوولەکەیەکی هێن پیرەکی خۆشی لەگەڵە یعنی ژنەکەی لەگەڵە ئەمانە ماڵ بە ماڵە گەڕێن ئەچنەوە ناو ماڵەکان لە ناو ماڵەکانە گۆرانیەڵێن مۆسیقایان بۆ لێیەن و ئیتر ئەو ماڵەش شتێکیان نەیەنێ تورەگەیەک گونیەکی گەورەیان پێیە ئەمە باسی کۆن ناکەم باسی ئەمڕۆتان بۆ کەم لە کوردستانی مندا تورەگەیەکیان پێ هەرچیەکی ئەیاندنی ئەیخەنە ئەو تورەگەوە
دوایی دوو حاڵەت هەیە ئەگەر دیەکە هەژاری زۆر تیابێ ئەو شتەی کۆیان کردوێتەوە هەر ئەو شەوە دەیبەن بەسەر ماڵە هەژارەکانە بەشیەکەن ئەگەر وانە بێ بڕیار دەدەن هەموو دیەکە لێ شوێنێک کۆ دەبێتەوە ئەوانە دەچن ئەوەی وەریان گرتو دەیکەن بە خواردن یعنی لی دەدێن ئەجا دیەکە بە هەموو کۆ دەبێتەوە بێکەوە و ئەو خواردنەی کۆیان کردوێتەوە دەیخۆن و مۆسیقا لێ دەدرێت و شعر دەگوترێت و هەڵپەرچێ دەکرێت ئەم دەستورەی کە ئێستا لە دەرسی ماوە کۆنی شەروا بووە کۆبوونەتەوە و خواردنەکەیان ئامادە کردووە و بێکەوە خواردویان و مۆسیقایان وتووە و ئەوە شەوی زاینە باشە شەوی زاین بوو بە شەوی زاینی مەسیحی بوو بەهی عیسا یەکێک لە کتێبەکانی چاک باسی دەکا ئەمن حەز دەکەم وەکو هین ئاماژەی بۆ بکەم وەکو سەرچاوە ئەمەیە Mysteries of Mithraism خۆشی باز دەکات چونکە ئەمە لێرە دوایی میترائیزم بە ئێزدیەتەوە زۆر دەبەستێتەوە و پیشانی دەدا ئەم چۆن ئەم دووە میترائیزم و ئێزدیەت شتەکانیان چۆنە و هەتا هیمنز یعنی شعرەکانی کە لەوێدا هەیە و لەوێدا هەیە و چۆن گۆڕاوە یعنی بۆ ئێمەی کورد خۆشە بیخوێنینەوە چونکە بەلای کوردستانیدا دەبەستێتەوە لە دەوڵەتی ڕۆما ئەلبەتە میترائیزم کەوتم کۆنترین بەڵگەی لە وڵاتی ئێمەدا بەدەستکەوتووە بەڵگەی کە خشتێ بێ شتێ بێ کە بەدەست نووسرا بێ دەگاتە دەوڵەتی ڕۆماوە لە دەوڵەتی ڕۆماشدا بڵاو دەبێتەوە لە ساڵی 312 دا وابزاد مەگەر بە هەڵەدا نەچم دایکی ئیمپراتۆری ڕۆما دەبێ بە مەسیحی ئەجا کە دایکی بوو بە مەسیحی کوڕەکەشی دەکا بە مەسیحی ئەو دەما ئەم دەوڵەتی ڕۆمایە دەکەوێتە لە ناو دەوڵەتی ڕۆمایە دەبێت بە مقۆ و دەبڵێن دەمە دەبێت دینێکی ڕسمی بۆ دەوڵەتەکە هەڵبژێرین دینی ڕسمی لەوەیەدا ئەو دوو دینە گەورە بوون میترائیزم و مەسیحیەت و دەوڵەتی ڕۆما مەسیحیەت هەڵدەبژێرێ بە دینی ڕسمی و فەرمی دەوڵەتی ڕۆما 25 مانگ هەمیشە جژنی زاین بووەوە جژنێکی زۆر زۆر گەورەی دەوڵەتی ڕۆما بووە 24 و ئەوی ئێستا پێی دەڵێن کریسمس ئەو ڕۆژە پێیان نەکراوە ئەو جژنە گەورەیە بگۆڕن بۆ شتێکی کە دووەم ڕۆژی لەدایکبوونی عیساش هەتا ئەمڕۆ دیار نییە هەندێکیان وەکو ئەوەی سەر بە کەنیسەی کاسۆلیکی ڕۆمانین 25 مانگ دەیکەنەوە ئەوانەی سەر بە کەنیسەی ئەرتۆدۆکسین 6 زاینی عیسا دەکەنەوە گرنگ ئەو میهرەجان و ئەو بابەتە و ئەو دابوونەریتەی کە هەبووە وەکو خۆی دەیهێڵنەوە بەڵام لە میترایەتەوە دەیکەن بە زاینی عیسا و بۆیە ئەمڕۆژ ئێمەش برا مەسیحیەکانمان لە هەمان ڕۆژدا بە جژنی زاین دەکەنەوە و ئێمەش حەقە وەردە دەستی پێ بکەیتەوە جژنی خۆمانە و کۆنە و ئەوان لێیان قەرز کردوین بەسەر و بەسەر چاو مادام شادی دەبەخشی هەموو کەسی بۆی هەیە ئەو جژنە یاد بکاتەوە بابەتێکی کەی جژنی زاینمان هەیە ئەم جژنە تاریکە کە مرۆڤ دەبێت چالاک بێت تێیدا دنیا ڕووناکاتەوە و دەرێ ڕووناکاتەوە ئەم جژنە لە زستانێک ساردا ڕوویداوە بۆیە ئێمە هەمیشە بۆ ئەو تازە بووک و زاوانەی کە هەبووە لە لادێکارمان و لە شارەکانماندا لەو ڕۆژە نەمامێکمان داونەتێ نەمام دارێکی بچووک وەکەوەی ئالەوێ ئەرکی ئەو بووک و زاوایە ئەوە بووە نەهێڵن ئەو نەمامە بمرێتە نەورۆز یعنی لە ماڵێ لە ناو خۆیانە خزمەتی ئەو دارە بکەن هەتا ڕۆژی نەورۆز دەیبەنە دەرێ لەو دەشت و کوێوەدا دەبێ ئەو دارە بچێن و سروشتی پێدەوڵەمەندکن بەڵام ئەمە بەڵگەی ئەوەیە کە ئێمە لەو کاتە سەردەمە تاریکە پڕ بەفرەدا ئێمە هەوڵ دەدەین پشتگیری پشتی لەو دار و نەمامە خۆشەویستانەمان بگرین و سروشتمان بپارێزین و نەهێڵین سەرما بیکوژی ئەو دارە و بۆ بەهار دەیبینەوە دەیچێنینەوە ئەوجا جژنی زاین لە وەرگەڕاندا ڕوودەدا یعنی چی لە وەرگەڕاندا یعنی ئێمە دوو جەژنمان هەیە کە ئەوها وەرگێڕانی تەواوە یعنی سەرما بۆ گەرما یا تاریکی بۆ ڕووناکی ئەوە وەرگەڕانن جژنی نەورۆز دێت بە دوای جژنی زایندا جژنی زاین جژنی نەورۆز جژنی هاوسانیە یعنی لە ڕۆژی نەورۆزدا کە ئەمڕۆ بە 21 هین دەیکەین جاران 21 بووە 22 بووە
بە تاریکی و ڕووناکی دیسان لەوێ هاوسنگ دەبنەوە وەکو یەکیان لێ دێتەوە. ئەمە بەڵگەی ئەوەیە کە ئێمە وردە وردە لە دیسەمبەرەوە هەتا دەگەینە 21 نەورۆز خۆر ڕووناکی بەهێزتر بووتەوە و لەوێدا یەک دەگرنەوە وەکو یەکیان لێ دێتەوە. ئەو ڕۆژە پێی دەڵێن لە خەو هەستان خۆرەکەمان لە خەو هەڵدەستێ و وردە وردە بەهێز دەبێتەوە. جژنێکی کەمان هەیە کە جژنی چلەی هاوینە، ئەویش لە مانگی 6دا ڕوو دەدا، ئەوش لە مانگی 6دا بێگومان ئەو دەما خۆرەکەمان لە ئەوجی تااقەت و توانادایە کە ئێمە شانازی پێوە دەکەین و گەرمایی خۆشە بۆ کشت و کاڵ بەروبوومان زیاتر دەبێت، زیراعەتمان چاکتر پێ دەکرێت، کشت و کاڵمان چاکتر پێ دەکرێت. ئەنجا وردە وردە بەردەوام دەبینەوە هەتا دەگەینەوە جژنی پاییز لە 21 نۆدا. دیسان لەوێدا وەکو نەورۆز چۆن هاوسار دەبێتەوە، دیسان لەوێدا شەو و ڕۆژ وەکو یەکیان لێ دێتەوە. ئەنجا لە پاییزەوە دیسان بەزستان دەگەینەوە کە تاریکی ساڵ دەبێتەوە. هەموو جژنەکانی ئێمە داستانی ڕووناچیە. ئەو ڕووناکیە ئێمە هەمیشە لەگەڵی بووین، لە چۆدا لاواز بووە پشتمان گرتووە و ئاگرمان بۆ داگرسانەوە و گەورەمان کردووە. پێشەوەی بچینە بەشی پرسیار و وەڵام ئەمن هەر باسی ژمارە 7تان بۆ دەکەم. هەموو میلەتێ ئەلبەتە ژمارە لە ژیانی هەموو میلەتەکاندا وێنەی هەیە و ئەمڕۆ ئەگەر ببینن لە سەردەمی کریسمسدا ئەو مۆمە هەفتەوانانە باوە، یعنی 7 سەرە، یا لە سوید بۆ گومان ئەبینن ئەستێرەکان 7 سەری هەیە، نازانم لێرە بەکاری دێنن یانە. 7 ژمارە کە لە زمانی میسۆپۆتامی کۆنەوە ئێمەوە کاری لەسەر کراوە. 3 ژمارە لای ئێمە ژمارەی ڕۆحین، ینی ویجدانین. ئەمڕۆ ئێمە گۆڕیمانە باسی کە باسی دەکەین دەڵێن ئەندیشەی چاک و گوتاری چاک و کردداری چاک. 4 ژمارەشمان هەیە ماتیکین، ینی مادین، ینی 3 مەینەوی ینی معنەوی، 3 ماتیکی ینی مادی. 4 ماتیکێکە چییە؟ ئەوە سروشتەکەمانە، ئەوە ئاو و هەوایە و خۆرە و ئاگرە خاکە. کەواتە 3 سمبۆلی شتی ڕۆحیە، 4 سمبۆلی شتی مادیە، شتی ماتیکیە. کە 3 و 4 بەیەکەوەنا یعنی کەمالت دروست کرد، یعنی ئیرۆیت دروست کرد، بە کەمال گەیشتین، مادە و ڕۆح پێکەوە تێکەڵاو بوونەوە بوون بە یەک لەش. بوویە لە دینی ئێمەدا ئەم ئیرۆیە پیرۆزە، ئەم کەمالە پیرۆزە، بوویە ژمارەی 7 هەتا ئەمڕۆ لە لای ئێمە پیرۆزە. بەوەش ئەمن کۆتایی بە قسەکانم دێنم و جارێکش سپاسی توانە و تااقەتتان دەگرم. ئێمە سوپاسی بەڕێز ئاسرەوان ئەنداز هەوێزیەکەین کە هەرکوو زەحمەتی کێشا لە وڵاتی سویدەمە میوانمان کرد هات وەم سمینارێ بۆ ئێمە پەخش کرد یا پێشکەش کرد و ئەو زانیاری وردەکاریانەی کە باسی کرد لەسەر ئاین، لەسەر مێژوو، لەسەر کولتور، لەسەر ناوچەکە وەیا میزۆپۆتامیا بڵێن زاگرۆس و ئەو پێکەوە بەستنان و کاریگەریانەی هەم لە ناوچەکە لە دەوڵەتی سۆمەری و تا ئەم سەردەمانە لە ناو ئێمە ماوەبوونی هەیە و ئەو هۆکارانەی کە ئاینی زەردەشتی لاواز بوون لەگەڵۆشە کاریگەری کولتور یا ئاینی کۆنی زەردەشتی و میترایزمی لەسەر ئەوروپایا لەسەر ساڵی زانی و مەسیحی. ئێستش ئێمە گوێگرین یا چاوەڕین پرسیار و وەڵام پرسیار دروست بێ، هەر کەسێک پرسیار دەتوانێت دەسەڵ بڕێ پرسیارەکەی بکەوە کاکەندازیش بەپێی توانە وەڵامی دات.